دوای کۆبوونەوەی بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانی و قایمقامی قەزای چەمچەماڵ لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی داکۆکیکار لا کەیسی ئەنفال لا مۆنومنتی ئەنفالی قەزای چەمچەماڵ و تاوتوێکردنی ڕاو بۆچوونەکانیان بڕیار درا کە لە ئەمساڵدا هیچ چالاکیەک لە یادی 32 ساڵەی ئەو کارەساتەدا ئەنجام نەدرێت. بەڵام لێرەوە ڕای دەگەێنین کە لە 4 بەهۆی ئەوەی کە هێشتا قەدەغەی هاتوچۆ هەیە، هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت لە چەمچەماڵ هەیە. بڕیارماندا کە دیارە بڕیاری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەهیدانیشە بۆ یادی ئەنفال هیچ جۆرە مناسبەیەک و کۆبوونەوەیەک و قەرەباڵقەیەک لە مۆنومنت ناکرێت. بۆیە جارێکی تر داوای لێبوردن لە کەس و ئازیزان و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دەکەین. لەگەڵ برایانی ڕێکخراوان کە ئێمە تەواوکەری یەکترین لە ئیشەکانیاندا و ئەوانیش لەگەڵ ئێمە هاوڕان چەند داواکاریکی خۆیان هەیە. ئێمە لەگەڵ داواکاریەکانی بەڕێزیانین دەو داواکارانەی کاک ڕەمەک باسی کرد بەرزەکەینەوە بۆ هەر چوار سەرۆکایەتیەکە و بە دوواداچوونی بۆ ئۆکەین. و من داواکاریەکم هەیە لە ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان لەسەر پێشنیاری برادران کە ئەو ڕۆبەیانی احتیمامێکی زیاتر بدرێت بە جینۆساید بە ئەنفال بە پایتەختی شەهیدان. لە 32 ساڵەی یادی تاوانەکانی ئەنفالدا ڕێکخراوەکانی داکۆکیکار لا مافی کەسوکاری ئەنفال دوای کۆبوونەوەیەک لە مۆنومنتی چەمچەماڵ یادداشتێکی 12 خاڵیان ئاراستەی هەر سێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرد کە تیادا داوای ماف و داواکاریە جێبەجێ نەکراوەکانی کەسوکاری قوربانیانی ئەنفال کرابوو. داوا لە حکوومەتی عێراق بکرێت بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق جێبەجێ بکرێت و قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان بکرێتەوە. 2. هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان بۆ زێدی خۆمان و پشکنینی دیێنەیان بۆ بکرێت. 3. دەستپێکردنی خەرجی ئەو پارەی کە بۆ خانی خۆکرد دروست کرابوو دووبارە حکوومەت و پارەیە سەرف بکاتەوە. 4. خەرجکردنی پارەی پترۆدۆلار بۆ پشکی چەمچەماڵ. 5. گرنگیدان بە مۆنومنتی ئەنفال و بەتایبەتی ئەو مۆزەخانەی کە باس لە سمبولی قوربانیدانی ئەنفالەکات. 6. خوشک و برای شەهید و ئەنفالکراوان ئیمتیازاتی خوێندن بیانگرێتەوە. 7. بەدادگایکردنی ئەو جاش و مستەشارانەی کە دەستیان هەبوو لە تاوانی ئەنفالدا و بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق لەو بارەیەوە زیندوو بکرێتەوە. 8. ڕاکێشانی ئاوی گۆفتەفە چەمچەماڵ کە چەندین ساڵە بەڵێنی جێبەجێکردنی دەدرێت. 9. دەستپێکردنەوەی بە پرۆژەی هەردوو گەڕەکی ئاسوودە و مامۆستایانی قەزاکە کە بەهۆی قەیرانی دارایی و وەستا و پرۆژەیەکی استراتیژین. 10. موچەی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان بکرێ بە کیکار. 11. یادی ئەنفال دەکرێتەوە بەڵام لە کاتی هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان لە کاتێکی گونجاودا کە مەترسی لەسەر تەندروستی کەسوکاری قوربانیانمان دروست نەبێت. 12. داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان بناسێنرێت لە ڕووی قانونیەوە. لە 4 هەموو ساڵێکدا ساڵێک لە قەزای کەلار و ساڵی دواتر لە قەزای چەمچەماڵ یادی کارەساتی لە دەستدانی 182,000 کوردی بێتاوان لە کارەساتی ئەنفالدا دەکرێتەوە. ئەمساڵ لە قەزای چەمچەماڵ لە 32 ساڵەی یادی ئەو کارەساتەدا بەهۆی کۆتایی نەهاتنی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان هیچ چالاکیەک بەڕێوە ناچێت.